دیارە ئێمە لە دوای ئەوەی کە پەیماگەی هونەرە جوانەکان دروست بوو ئێمە کە لەوێ تەخەڕوزمان کرد و کۆمەڵێک کەس لە بواری مۆسیقا ئیشی دەکرد بە پێویستمان زانی ئۆرکێستر شانمانە لە دروستکردنەوەی تیپی موزیکی ڕانیا بیگرنە سەرشانی خۆمان خۆشبەختانە گروپەکەمان دروست کردوتەوە و لە دوای ئەو کاتەش کۆمەڵێک کار و بەرهەمی زۆر باشمان ئەنجام داوە و ئامان زمانە لە داهاتوودا تیپی مۆسیقاڕانی بکەینە کۆڵەکەیەکی گرنگ بۆ شاعیرڕانی بۆ دەڤەرەکە ئینشاڵڵا پێویستێکی زۆر گرنگ بوو خەڵک چاوەڕێی ئەوەی لە ئێمەوە و لە ئێمەمانان هەبوو کە تیپێک هەبێ کە ئیشکارە مۆسیقیەکانی ئەو شارێ بگرێتە ئەستۆی خۆی خۆشبەختانە ئێمە توانیمانەوە ئەکا بگرێت سەرشانی خۆمان. تیپی موسیقای ڕانیا بەردەوام لە هەوڵ و ماندووبوون داینە بۆ ئەوەی هەم تیپەکەمان بەرەو پێش بچێ هەم کاری جوانتر و کاری چاکترمان هەبێ ئیدی دەستخۆشیشیان لێ دەکەم بەڕاستی ئەو ئەندامەکان هەمویان بەخۆبەخشانە هاتوون بەبێ ئەوەی هیچ شتێکی مادییان هەبێ لەو گروپەیدا کاری خۆیان دەکەن ڕۆژانە و لە هەوڵ و ماندووبووندانە. دروستکردنەوەی ئەو تیپارکێکی زۆر قورس بوو لەبەرەوەی لەو کاتە سەختانەدا کە هەمومانی پێدا تێپەڕیوین کۆکردنەوەی ئەو هەموو ژەنیارە قورسایەکی زۆری خستە سەر گروپەکە بەڵام سپاس بۆ خوای توانیمان و بەباشی کۆ ببینەوە و سپاس بۆ کەس و لایەنانەی کە جارێکی کرد لە دروستکردنەوەی ئەو گروپە دەستێکی باڵیان هەبوو لە ئێستا و لە داهاتوودا هیوادارین بەردەوام پشتگیرمان بن بۆ ئێمەش بتوانین کارەکانمان بە باشتر بەڕێوە ببین بۆ سەرکەوتنی گروپەکە و سەرکەوتنی هونەر لە دەڤەرەکە هەر یەکەو لە ئاسخۆیەوە کاتەکانی خۆی تەرخان کردووە بۆ ئێرەکانە بۆی بتوانین لە داهاتوودا باشتر ئیشەکانمان بەرە و پێشەوە ببین بۆ ئەوەی لە داهاتوودا زیاتر ئەو بۆشایە هونەرەی کە دروست بووە ئێمە بتوانین پڕیکەینەوە. پلانمان زۆرە بەڵامی دی سەرەتا دروستکردنەوە و کۆبوونەوەکە زۆر گرنگ بوو کە ئەوە یەکێک بوو لە پلانەکان ئیشاڵڵا لە داهاتوودا کارەکانمان دەبین و شایادی ئەوەی دەدەن کە ماندووبوونی پێوە دیارە. Afgana